بینەران و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و سڵاو، من ئەحمەد لە پۆدکاستی بێز دیزاینەوە لەگەڵتانم. ئەڵقەی ئەمڕۆمان تایبەتە بە لافاو. لافاو وەک ئاشکرایە دیاردەیەکی سروشتیە، بە واتای داپۆشینی ناوچەیەک دێت بە ڕێژەیەکی زۆر لە ئاو کە بە خێراییەک لە توانای تێپەڕبوونی سروشتی ناوچەکەدا نییە و هەروەها کاریگەریەکی زۆری لەسەر ئێمەی مرۆڤ و ژینگە هەیە. بەڵام بە پێی شوێن و ماوە و خێرایی دابارینەکەی دەگۆڕێت. لەم ئەڵقەیەدا باسی ڕوودانی لافاو دەکەین لەگەڵ زەرەر و زیانەکانی. هەروەها ئەگەر لافاوێک ڕوویدا ئێمەی هاوڵاتیان چۆن خۆمان پارێزین. ئەمانە و چەندین بابەتی دیکە گەنگەشە دەکەین بە میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوەزیدان، ئەندازیاری سەرچاوەکانی ئاو. دکتۆر کاوە زۆر بەخێر بێت. سپاس دەکەم، سپاس بۆم دەرفەتە، زۆرتان خۆش بێت. بەڕێزی دکتۆرجان. دکتۆر کاوە، سەرەتا ئێمە هەر کە ناوی لافاو دێنی سروشتی مرۆڤ وایە هەر هەمومان لێ ترسین، بە ناوێکی سام ناگێتە بەرچاومان. ئایا لافاو لە ڕووی ئەندازیاریەوە چییە؟ هەروەها دەبێت ئێمەی هاوڵاتی بەو سامناکیە لی بڕوانین؟ لافاو خۆی ڕێژەیەکی زۆری ئاو لە ماوەیەکی دیاریکراوە ڕوو دەدات لە شوێنێکە کە پێشتر ئەو شێوازە ئاوەی نەبینیوە. یان بۆ نمونە کە تۆ ئێمە ئەزانین ڕۆژانە بڕێک ئاو دێتە ناو هەموو شارێک، ناو هەموو جۆگەیەک، ناو هەموو ڕێگایەک، بەڵام کاتێک لە سروشتی خۆی دەرئەچێت ئەو کاتە پێی ئەوترێ لافاو. زۆر باشە. ئەی کا دکتۆر، هۆکاری ڕوودانی لافاو بۆچی دەگەڕێتەوە؟ هۆکاری ڕوودانی لافاو هۆکاری سروشتی هەیە. بۆ نمونە بارانێکی زۆر ببارێ بۆ ماوەیەکی زۆر، سەویەکە زۆربەی تەڕە بێ، ساتوورەی تەبێ، ئیشباع بێ با بڵێن، ئەو کاتە ئەبێتە هۆی لافاو. یا ئەوەتانێ ڕێژەیەکی زۆر باران ببارێ لە ماوەیەکی کورتە، ئەویش ئەبێتە هۆی لافاو. یاخود ڕێڕەوی ئاوەکان بگیرێت بە بڕێکی کەمی بارانیش، هەم دووبارە ئەویش ئەبێتە لافاو. ئیتر ئەم هۆکارانە هەن کە ئەبنە هۆی لافاو. کا دکتۆر مەڕێستان وەکو ئەندازیارێکی پسپۆر لە بوارەکەدا، ئەگەر لافاوێک ڕوو بدات ئێوە وەکو پسپۆری خۆتان دابەشی دەکەن بۆ چەند ئاست؟ لافاو سێ ئاستی هەیە. ئاستێکی با بڵێن نزمە، ئەوە مەترسی دروست ناکە لەسەر خەڵک و بابەتەکانی با بڵێن بیناکان و سیارە ئۆتۆمبیل کۆبوونەوەیکی ئاوە لە شەقامێکە ڕوایەت ئەو ئاستە مەترسی دروست ناکە، بەڵام کێشت بۆ دروستەکە کێشی ڕۆیشتن و ئەوانە. بەڵام هەندێک لافاومان هەیە ئەگە بۆ نمونە لە نیو مەتر زیاتر بوو قوڵەکەی و خێرایەکەی لە 1 مەتر زیاتر بوو، ئەو کاتە ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی ئەوەی کە مەترسی دروستەکە بۆ خەڵک و بۆ ئۆتۆمبیلەکان. ئەگەر لەوەش زیاتر بوو، لە مەتر زیاتر بوو خێرایەکەی، ئەو کاتە ئەگەری هەیە مەترسی دروستکە بۆ خانوو، بۆ خەڵک و خانوو ئۆتۆمبیلەکانی. زۆر باشە. کا دکتۆر، پێش ڕوودانی لافاو پێویستە چی بکرێت؟ ئەبێ ئامادەکاری بکرێ. چۆن؟ ئامادەکاری هەنووکەی با بڵێن، ئەوەی کە هەموو ساڵێک با بڵێن شارەوانیەکان و ئەوانە کە بانگەشەی بۆکەن، پاکردنەوەی ڕێڕەوەکانی ئاو و ئامادەکردنی خەڵک بۆ ئەگەری لافاو هەبێت، ئەبێ خەڵک ئاگادار بکرێتەوە پێشوەختە کە ئەوە ئەگەری هەیە لە ڕێی کەشناسەوە کە ئەگەری هەیە کە لافاو دروست بێت بەهۆی ئەم بارانبارینەی کە لە داهاتوە دێ. زۆر باشە. کا دکتۆر، ئەگەر ئەمە ئەو ڕێکارانە بوو پێش ئەوەی لافاوەکە ڕوو بدات، ئەگەر دوور بە لافاوەکە ڕوویدا، اینجا پێویستە چی بکرێ؟ ئەگەر لافاوەکە ڕوو بدا، ئەو کاتە ئەبێ خەڵکی هەندێک هەنگاو هەیە کە بیگرێتە بەر دوورکەوتنەوە لە ئاوەکە، لە هەر ئاوێک لە ڕووبارەکانە یا لە جۆگەکانە کە ئاو ئەجوڵێت دوورکەوێتەوە لەوێ و خۆیان بچنە شوێنانێک کە بەرزتر بێ لە ئاستی لافاوەکە. و ئەگەر بکرێت بۆ نمونە ئامێرەکانیان کە لە ماڵەوەیە بیخەنە سەر شوێنێکی بەرز، یا ئەوە تا بیخەنە ئەگەر لاپتۆپە، ئەگەر مەسەرەن هەندێک ئامێر هەیە موبایل ئەوانەیە، بخرێتە ناو چیستەی نایلۆن و بۆ ئەوەی کە ئاو نەگاپی. زۆر باشە. دکتۆر، دوای ڕوودانی لافاوەکە پێویستە چی بکرێت؟ ئەم جارە پرسیارەکەمان عکس کردەوە. بەڵێ. ئایا دوای ڕوودانی لافاو پێویستە چی بکرێت؟
دوای ڕوودانی لافاو خۆی لەلایەنی خەڵکیەوە و لەلایەنی حکوومەتیشەوە و لایەنە پەیوەندیدارەکان لەلایەنی خەڵکیەوە حتمما پێویستەکە کە با بڵێن ئەو خەڵکە پێداچوونەوە بکەن بە سیستمی ناوماڵی خۆیان. بۆ نمونە مەسەلا ئەگەر ئاوەڕۆکانیان لە ئاوەڕۆکانیانەوە ئاو هاتووە ئەو کاتە ئاوەڕۆکانیان پێویست دەکات لە دیوی دەرەوە چێک ڤالڤی بۆ دابدرێ وەکو کەڤەرێکە با بڵێن لە کۆتایی بۆ ڕێکە کە چۆتە دەرەوە قەباقێکی بۆ دانرێ ئەو قەباقە ئەیڵێ ئاو بچێتە دەرەوە ئەکرێتەوە کاتێ ئاو لە ناو بۆ ڕێکەوە دێت بۆ دەرەوە بکرێتەوە بەڵام کە ئاو نەما دابخرێ بۆیە نێڵێ ئاوی دەرەوە بێتە ناو ماڵەکانیان. ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە بندرێت و هەنگاوی تریژەوەیە کە ماڵەکانی خۆیان تۆکمە بکەن یعنی دەرگاکانیان یا بەرزتری بکەنەوە بە هەر هۆکارێ بێت لە هۆکارەکان. لەلایەنی حکوومەتیشەوەیە کە تۆ بگەڕێ بە دوای هۆکاری لافاوەکە ئایا ئەوەیە ڕێڕەوەکان گیراون ئایا لافاوەکە با بڵێن هەر هۆکارێ بێ لە هۆکارەکان ئەبێ بە دوایە بچێت و چارەسەری بۆ دابێت. زۆر باشە دکتۆر ئێمە کە دەڵین باران بەرەکەتە حیکمەتە خێر و ئاوەدانیە بەڵام بەداخەوە لەگەڵ هاتنی وەرزی زستاندا هەر کە باران باری لافاو لە شارەکانی هەرێمی کوردستان ڕوودەدات هۆکاری ئەم لافاوانە چیە و بۆچی دەگەڕێتەوە؟ ئەگەر تێبینی بکەیت ئێمە زۆربەی لافاوەکان لە شاری هەولێر ڕۆدا. شاری هەولێر شارێکی تەختە تۆزە خێرایی ئاو بە کەمتر ئەجوڵێت نایڵێت زوو ئاوەکە بڵێن بڕوات و لە ناوچەکە ئەمێنێتەوە. ئەگە تێبینی بکەیت لە شاری هەولێر لە سەرەوە لێژایەکان زۆرن ئاوەکە بە خێرایی دێ کە گەیشتە ناوشار ئەو کاتە چێبێت خێرایەکی کەمە بێتەوە ئەبێتە هۆی دروستبوونی لافاو. ئەمە یەکێکە لە خاڵەکان. باشە خاڵێکی تر ئەوەیە کە تۆ وردە شار گەورە ئەبێتەوە ڕوبەری ئەو کۆنکریت و ڕوبەری قیرتاوکردن زۆر زیاترە بێ ئەبێ ئەمانە چارەستەرێکی بۆ دابدرێت لە ڕووی ئاوەڕۆ لە ڕووی ئاوەوە لە ڕووی هەموو ئەو فاکتەرانەوە. بۆیە حکومەت کە ناوچەیەکی نیشتەجێبوون زیادە بێت ئەبێ حسابی ئەوەش بکات کە تۆ لە داهاتوە ئەمە ئاویان زیاتر لە خەڵکەکەەوە ئاودێ هەم لە ئەو بەشە کۆنکریتیانەش ئاو هەڵنامژن وەکو جاران خاکەکە کۆنکریتی لەستەر نەبێ ئاو هەڵەمژێ و ئەیباتە خوارەوە بەشێکی وە بەشێکی لەسەر زەوی ئەڕۆ بەڵام کە کردت بە قیر و کۆنکریت ئەو کاتە هەموو ئاوەکە ئەبێ بە لافاو دێتە ناو ناوچەکەی کە تۆ کردوتە بە نیشتەجێبوون. زۆر باشە کە دوکتۆر ئەگەر لافاوێک لە شارەکانماندا ڕوویدا لە هەولێر لە سلێمانیان هەر شارێک پێویستە چۆن چارەسەری بکەین؟ ئەبێ بەدوای هۆکارەکانیان بگەڕین. باشە چۆن بیدۆزینەوە دکتۆر هۆکارێکی وەکو ئەندازیارێکی پسپۆر لە بوارەکەیە چۆن دەتوانین هۆکارەکەی دەستنیشانکەین؟ هۆکارەکان خۆی دیارن یعنی ئەگەر هەر کەسێک شارەزایین ئەو ناوچەی هەبێت ئەزانێ مەسەلە بۆ نمونە لە بۆ پێش 2010 ئەم لافاوانە ڕووی نەئادا بۆ لە 2021 مانگی 10 و مانگی 12 لە شاری هەولێر ئەو لافاوە ڕوویدا حتمما شتێک گۆڕاوە یعنی خۆ کەش و هەوا بەو شێوێ نەگۆڕا ڕاستە ئێمە کەش و هەواک بەرە و گۆڕانکاریە ڕا بەڵام بەو شێوێژ نەگۆڕاوە کە بێتە هۆی ئەو لافاوە گەورەی کە پێشتر نەبینراوە. حتمما شتێکەیە ئەو هەموو ستیانەی کە دروست دەکرێ هەندێکیان لەسەر ڕێڕەوی لافاوەکان دروستکراون وەکو بینیمان لە چەند بەرنامەیەکە لە ڕوودا و لەوناوە لە کەناڵەکانی تریش هەمووی باسییان کردووە. هەندێک لەو ستیانە ژوایان کردووە کە بۆ ئەوەی ڕووبەری خانوبەرەکانیان زیاد بکەن هاتوون ڕێڕەوی ئاوەکەیان گۆڕیەوە ڕێڕەوی لافایان گۆڕێ بردیانە بۆ شوێنێکی تر ئەو شوێنە ڕانە هاتووە لەگەڵ ئەو هەموو لافاوە دووبارە تووشی ئەوە بێ کە لافاو دروست بێ لەو شوێنانە. لە هەندێک هۆکاری تریش ئەوەیە کە هەر ڕێڕەوی لافاوەکان بەبێ چاکسازی و بەبێ ئەوەی نۆژەن بکرێتەوە چەندین ساڵە وەکو خۆی ماوەتەوە بگرە خەڵکی تەجاوزی زیاتریشی خستۆتە سەر کە ئەوەیە کە ئەو خانۆ نیشتەجێبوون و هەرچی دێ خانووی خۆی ئەڕوخێنەیە پاشماوەی بناغی خانۆکەی ئەچێ فڕێداتە ناو شیوەکان ئەوی ژواکات توانای هەڵگرتنی ئاو لەو شیوانە کەمە بێت و ئەبێتە هۆی ئەوەی ئاوەکە بەرز دەبێتەوە و ئەبێتە هۆی کە ئاوەکە نەتوانێت بە ئازادی بڕواتە خوارەوە. دکتۆر ئەمە ئەرکی پسپۆڕیەکی ئەندازیاریە کە ئیش لەسەر لافاو بکە خۆی بە شێوەیەکی گشتی ئەندازیاری مەدەنی و ئەندازیاری سەرچاوەکانی ئاو پێویستەکە کە ئیش لەسەر ئەم بابەتە بکەن و
چارەسەری بۆ بدۆزنەوە پلانی بۆ دانن بزان هۆکارەکان چییە و کێشەکان لەکوێیە و هەموو تەرکیزیان بخەنە سەر ئەو شوێنانی زیاتر معڕەزن بۆ لافاو. زۆر باشە. دکتۆر لە شارەکانماندا هەندێک شەقام هەیە ناوبانگی هەیە بۆ لافاو هەرکە بارانێکی ڕەحمەت ببارێ دەڵێن لافاو لەو شەقامەدا ڕوویدا. باشە منێکی هاوڵاتی دەمەوێت خانوویەک بنیاد بنێم لەو شەقامەدا ڕێنمایی بەڕێستان وەکو ئەندازیارێک چییە پێویستە خانووەکەم چ تایبەتمەندیەکی هەبێ بۆ ڕێگری لە لافاو؟ ئەوە پرسیارێکی باشە. ڕاستێکی خۆی نابێت ئەوە ڕوو بدات هەگەر جادەیەک ئەوە ئەو حاڵەتی هەبێ ئەبێت چارەسەر بکرێ. بەڵام ئەگەر هەر زانیمان هەر حاڵەتەکە وایە ئەو خانوانەی کە دروست دەکرێن لەو ناوچەیە پێویستەکە بەرزتر بن لە ئاستی لافاو. ئەگەر بەڕێزت ئاشنایت هەبێ لەگەڵ ئاستی لافاوەکە ئەگاتە چەند بۆن منە نیو مەتر لە سەروی جادەکەی ئەو کاتە پێویستەکە بناغی خانۆکەت لە نیو مەتر زیاتر بێ. ئەوە خاڵێک لە خاڵەکانە. پێویستەکانە ئاوەڕۆکانت بۆ کووتمانە بێ کەڤەرێکی بۆ دابدرێ بێڵێ ئاوی ناو ماڵەکەت بچێتە دەرەوە بەڵام نێڵێ ئاوی دەرەوە بێتە ناوەوە چکە بۆی لافاو دروست نەبێت لە ناو خاڵە. بۆ ئەوەیە سابوون و هەندێ ماڵ هەیە لە کاتی لافاوە لە حوشەکەیەوە ئاو نایەتە ژوورەوە بەڵکو لە ئاوەڕۆی تەوالەت و حەمامەکەیەوە ئاو دێتە ژوورەوە. مەبەستی بەڕێستان بۆ ئەوەیە. مەبەستم ئەوەیە چکە ئاوی ئاوەڕۆکانی دەرەوە کە پڕ ئەبن لە ئاو ناچارە بێ ئاوەکە بێنێتە ناو ماڵەکان لە باتی ئەوەی کە تۆ هۆکارێکە بۆ دەرهێنانی ئاوی ناو ماڵ بۆ دەرەوە بە پێچەوانە ئەبێتەوە. کا دکتۆر بزانە من هاوڵاتیەکم هیچ لەواری ئەندازیاری نازانم. باشە من ماڵم وادا بنێ لەسەر شەقامێکە لەگەڵ هاتنی وەرزی زستان و بارانە لافاو بێتە ناو ماڵەکەمەوە. منێکی هاوڵاتی پێویستە چۆن خۆم بپارێزم چۆن ڕێگری بکەم لە هاتنە ژوورەوەی ئاو. ئێمە هەر کاتێک لە ڕووی کەشناسیەوە خۆشببختانە کەشناسی زوو بڵاوێکاتەوە ئەڵێ بۆن منە ئەگەری لافاو هەیە. ئەگەر هاتو ئەگەری لافاو هەبوو ئەبێ ئەو هاوڵاتی خۆی ئامادە بکە کە مەترسیەکانی لافاوەکە کەم کاتەوە. ئەگەر خانوەکەی نرزم بوو ئاو دێتە ماڵی ئەزانی ئاو دێتە ماڵی ئەو کاتە پێویستەکە لەبەر دەرگاکان بە چیسەی گڵ با بڵێن بە جوێنی پڕی بکەن لە گڵ و لە بەردەم ماڵەکانیاندانین بەرزیکەن و نێڵن ئاو بە ئازادانە بێتە ناو ماڵەکە. دووەم شت هەرچی ئامێری کارەبایی هەیە هەرچی ئامێرێکی گرنگ هەیە بیخەنەر سەر مێرز یا بیخەنەر سەر شتێکی بەرز بۆ ئەوەی ئاو نەیگرێتەوە. سێم شت هەرچی پلاکی نزمیان هەیە بۆ منە لە ماڵەوە پێویست دەکات بیکوژێنەوە هەر کارەباکە لە ڕێوسیش بکوژێنەوە ئەوە باشترە. بەڵام ئەو خانوانی کە تازە ئەکرێن باشتر وایە پلاکەکانیان بەرزکەنەوە هەر ئەوەشم بیرچ ئەو خاڵەش باسکەن کە ئەگەر خانوێ تازە دروست بکرێن. زۆر باشە دکتۆر کاتێ لافایەکی زۆر ڕوو ئەدا بۆ نمونە هەندێشت هەیە ئەڕوا لەگەڵیا هەنێکمانەیە خۆیەکە بە سۆپرمان و خۆی خاتە ناو ئاوەکە. ئایا پێویستە ئەگەر شتێک ئاوا ڕوویدا چی بکەین؟ وڵاهی مەترسیە خۆت هەڵدەیتە ناو ئاوە چکە ئەو ئاوانە نازانی چی لەگەڵ خۆی هێناوە لەواچێ بەرکەوتنت لەگەڵ شتێکی با بڵێن ئاسنێکا بێ لەگەڵ دارێکا بێ عەزێتێکت بات یا قاچت گیر بێ لە شتێک کە تۆ نایبینیت ئەو شتانە مەترسیە ینی لە کاتی لافاو چکە تۆ نازانی چیتیایە. زۆر باشە دکتۆر پێم خۆشە لەسەر بابەتێک زیاتر بدوین ئەویش مانهۆڵەکان. بەداخەوە ماوەیەک پێش ئێستا دیاردەیەکی زۆر ناشرین سەری هەڵدا بوو ئەویش دیارنەمانی سەری مەنهۆڵەکان بوو. بەداخەوە ئەم دیارنەمانی سەری مەنهۆڵانەش بووە هۆی شوێنێک بۆ کۆبوونەوەی خۆڵ و خاشاک بەمەش گیرانی ئاوەڕۆکانی لێکەوتەوە. دیارنەمانی ئەم سەری مەنهۆڵانە دەبووە ئەرکێک و زەحمەتیەکی زۆر بۆ کارمەندانی ژینگە پارێز. بەڕاستی کارمەندانی ژینگە پارێز سەربازی ونن جێگای فەخر و شانازین بەڕاستی ئەرکی هەمومانە سپاسیان بکەین. دکتۆر بەڕێزتان لەسەر ئەم دیاردانە دەڵێن چی؟ وڵاهی بەداخەوە دیاردەیەکی ناشرینە یعنی تۆ ئەو سەرمەنهۆڵانە لەواچی بە پارەیەکی زۆر کڕابێت بەڵام ئەوە چێ بە هەرزان بە کیلۆی فرۆشێت لەواچێ بە کیلۆ بیفرۆشێتەوە نرخێکی زۆر کەمە یعنی ئەو کێشەیەکی زۆرە جگە لەوەی ئەو ئاوەڕۆکان دائەخات و کێشەی لافامان بۆ دروستەکە ئەگەری هەیە تایر سیارەشی تێبکەوێ ئەگەری هەیە خەڵکێک ئاگای لە خۆی نەبێت بەو جادەیە بڕوا بۆ شۆستانەیە بڕوا بکەوێتە ناویشی یعنی دکتۆر ئێمە هەر باسی لافامان کرد زیانی هەیە زەرەری هەیە خۆمان پارێزین بەڕاستی لافاوەی لات و ئێستا باسی سوودەکەشی بکەی کەس ئەو ترسەی لێ ناشکێ بەجددی هەر نایەکی سامناکی هەیە ئایا لافاو هەر زەرەر و زیانی هەیە یاخود سوودیشی هەیە بۆ ئێمە؟
لافاو لە ڕووی ئەوەی کە ئاومان بووە داهاتی ئاومان بۆ زیارەکە سوودی هەیە بەس تەنها ئەوەیە بەنداوەکانمان پڕە بن بە ئاو ئەگەر لافاو بێ ئەگەر لافاو نەبێت تەمان بەنداوەکانمان قەت ئەم ئەبینین بوو بە وشکە ساڵی پڕ نابێت لافاوەکانمان عەفوەن بەنداوەکانمان بە لافاو بە ئاوی لافاو پڕە بێت. زۆر باشە دکتۆر ئەمەوێ دواوتەی بەڕێز وەرگرم بۆ هەم هاوڵاتیان هەم ئەرکی کێشە کە هەستێ بەم کارانە. ڕاستەکەی من لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت کە بەرپرسی یەکە من لە وڵاتەکە با بڵێن پێویست دەکات پلانی تۆکمەدا بنرێت بۆ لافاو ئەبێ سەرجەم سەکتەرەکان بەشدار بن لە پلاندانان بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی لافاو لە ڕێگاوبان لە ئاوەڕۆ هەموو ئەو سەکتەرانەی کە پەیوەندیدارن پێویستەکە بە یەکەوە ببنە یەک تیم بۆ ئەوەی کە مەترسیەکانی لافاو دەستنیشان بکەن لە چۆ لافاو ڕووەدا و چۆن چارەسەر بکرێ و ئەم باسانە بکرێ بە شێوەیەکی سیستماتیک یعنی ئەوە نەبێت هەریەکە و لە لای خۆیەوە کێشەکە ببینێت لە مەنزوری خۆیەوە سەیری کێشەکە بکات. زۆر باشە دکتۆر کاوە زۆر خۆشحاڵ بین کە ئەمڕۆ لەگەڵمان بوویت. سەرچاوم خۆشحاڵ بووم. بینەران و بیسەران هەوڵاتیانی ئازیز ئێستا جەوەکی خۆشە زۆر بارانێکی بەتین نییە ئێمە هەمومان باران بە ڕەحم و بەرەکەت دەبینین وێ پێش ئەوەی بارانێکی سەخت ڕوو بدات هیوادارم بینەری ئەم ئەڵقەیە بن بۆ ئەوەی ئەگەر دوور بە لافاوێک ڕوویدا بزانی چۆن خۆت دەپارێزی ئەو ڕێکارانە چین بۆ خۆپاراستنی خۆت و ماڵ و مناڵت لەخوای گەورە داواکارم هەمومان بپارێزێت تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم.